بۆنەکان، شاییەکان، حەفلەکان، جەژنەکان و مناسەبەکان بەداخەوە دەبینیت کاریگەری نوێژ و ڕۆژ و عیبادەت و جومعە و جەماعەت و خوتبە و عومرە و حەج بەسەر زۆربەی خەڵکیەوە نییە. لە ئاهەنگەکانە، لە بۆنەکانە، لە شایەکانە دەبینیت ئەو خەڵکە زۆربەی بە تایبەتی ئافرەتان لە خوا ناترسن. گوناه و تاوان بکە زاوە تۆ بەقەت هەمویان گوناحە بۆ نووسرێ بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە دەبینی کاریگەری نوێژ و عیبادەت لە خوتبەکەدایە، دوای تەماشا دەکەی کاریگەری بەسەریەوە نامێنێت. نوێژی جەژن دەکا، ڕەمەزانی گرتووە، عەرەفەی گرتووە، دەبینی خێزانەکەی سافیرەیە. بەداخەوە نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەر زۆربەمانەوە نییە، بە ژنان و بە پیاوانەوە. تەماشا دەکەی لە زۆربەی شوێنەکانە ئەوانەی کە نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، عومرە دەکەن، گوێ لە وتار دەگرن، هەڵدەپەڕن، ڕەقس دەکەن. ئافرەتان لەچکیان بەسەرەوە نییە، بێ لەچک دەسوڕێنەوە لەگەڵ پیاوەکانیانە، ماشەڵڵا غیرەتیان لێ نابارێ. بە سافیرەی خێزانی خسۆتە پێش سیارەکەەوە. لای خوای گەورە مەوعیدێکت هەیە، تۆی سافیرە و تۆی خاوەنی ئەو ئافرەتە سافیرە. مەوعیدێکتانەیە لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتە محاسەبەت دەکری لەسەر ئەوی کە خێزانەکەت سافیرەیە، کە خێزانەکەت لەچک نادا بەسەریە، کە خێزانەکەت لە خوا ناترسێ. کچەکانتان با بە شەرم و بە حەیاوە شوو بکەن، بووکەکانتان با سافیرە نەبن، لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. باشە ئەگەرەوە حاڵی ئافرەتانی ئێمە بێ و پیاوانی ئێمە بێ، لە شایی و بۆنەکان و حەفلەکانە ئەوە حاڵمان بێ، باشە ئێمە چاوەڕێی خۆشی و شادی و بەختەوەری بکەین، یا چاوەڕێی ناخۆشی و نەکبەتی و نەهامەتی و خەم و خەفەت بکەین. ئەوە حاڵمان بێ بە تەمای دڵخۆش بی. کێ دڵی خۆشە ئەمڕۆ؟ کەم کەس دڵی خۆشە. مناڵەکان لە ئێمە خەمبارترن، چونکە ڕێگای خوامان بە تەواوی نەگرتووە. چمکێکیمان گرتووە و سێ چمکیمان بەرداوە. دینداری ئاوا ناکرێ. با لە خوا بترسین، با نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەرمانەوە هەبێ. ئەو کاتە دڵخۆشە بین ئەگەر هەر کەسێک خوا وعدی داوە، هەر کەسێک ڕوو لە خوا نەکا، خوای گەورە ژیانی پڕەکان لە کێشە و مشکیل و خەف و خەفەت. نە دەوڵەمەند ئەمڕۆ دڵی خۆشە، نە فەقیر، نە سافیرە، نە لەچک بەسەر، نە نوێژکەر، نە نوێژنەکەر. بۆچی؟ چونکە ڕێگای خوامان بە تەواوەتی نەگرتووە. ڕاستەکەی دیندارەکە دڵخۆشترە، بەڵام دیندارەکەش زۆرێکی کاریگەری دینەکە بەسەریەوە نییە. بەداخەوە کاتێکە دەڕۆیتە بازاڕ، دەڕۆیتە مارکێتەکان، دەڕۆیتە مۆڵەکان، تەماشای معاملە و هەڵس و کەوتی ئەو کەسانە دەکەی کە لەو بازاڕەدان، هەستەکەی کاریگەری ترسی خوا بەسەر ئەو خەڵکەوە نییە. معاملە دەکات، فێڵ لە خەڵکی دەکات، غەش دەکات، درۆ دەکات، پەنا بەخوا سوێنی درۆ دەخوات. بۆیە تەماشا دەکەی کاریگەری ترسی خوا، ترسی خوا لە دڵی زۆربەی خەڵکا نابینی کە کەسابەتەکە. نابینیت کاریگەری نوێژ و ڕۆژ و عیبادەت و خوتبە و وتار. پەنا بەخوای گەورە کە ئینسان گەشتە حەدێکی ئاوا لەبەر خاتری کۆکردنەوەی میرات بچێ غەش و خیانەت بکە، درۆ بکە. هەمومان میرات کۆکەینەوە، میراتێک کۆکەینەوە. ئەمڕۆ ماڵەتەیە، بەیانی مردی یەکسە ماڵەکەت پێوترێ میرات. ئەو میراتەی بزانت چۆن کۆیەکەیتەوە، چی بۆ مناڵەکان و کچەکان و کوڕەکانە بەجێ دەهێڵی. کاتێکە میرات کۆکەیتەوە، تۆ محاسەبە دەکرێی لەسەری لە ڕۆژی قیامەتە. بووکو زاوا دەیخۆن، بەڵام محاسەبەکەی لەسەر تۆیە. بۆیە بزانت چۆن کۆی دەکەیتەوە، بە حەرام یا بە حەڵاڵ، بە ڕازگۆیی یا بە غەش و خیانەت. با نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەرمانەوە هەبێ. تەماشا دەکەی غەشکردن لای زۆربەی خەڵکی بۆتە شتێکی ئاسایی. غەشەکە زۆر بەلایەوە ئاساییە. ئەگەر ئەمە حاڵی کاسبکارانی بازاڕ بێ، شتی عادی بە ئەسڵی بفرۆشن، شتی خراپ بە چاک بفرۆشن، سیارەیەکە فڕۆشی عیبەکانی باس ناکە، خانوویەکە فڕۆشی عیبەکانی باس ناکە،
شتێکی کاڵایەکی پێی عیبەکانی باس ناکە، ئەڵێ بڕۆ خۆت فەحسیکە، جاری باشەی ئەو شتە لە فەحسا دەرناچێ، بەس تۆ دەزانیت. ئەگەر پێی نەڵێ ئەوە غەشت کردووە، ئەوە خیانەتت کردووە. ئەگەر ئەمە حاڵی زۆربەی خەڵکی بازار بێ، ئەبێ بگەڕێ بزانم کەسێکی سیقەم دەست ئەکەوێ شتێکی لا بکڕم. ئەگەر حاڵی ئێمە ئاوا بێ، ئەبێ چاوەڕی چی بکەین؟ چاوەڕی خۆشی و شادی و بەختەوەری بکەین، یا چاوەڕی خەم و خەفەت و مەشاکیل و کێشە مەشاکیل بکەین؟ ئەگەر حاڵمان ئاوا بێ، ئەوە حاڵی خەڵکی بازار بێ، ئەوە حاڵی ئەو خەڵکە بێ کە کەسابەتەکە لە غەیری بازاڕەکانە، لە مەعرەزەکانە، لە مەیانەکانە، لە هەر شوێنێکی ترە. ئەگەر ئەوە حاڵمان بێ، چاوەڕی چی دەکەین؟ خۆشی خوا دڵمان قەت خۆش ناکە، دڵ نیابنەوە، بۆیە دڵیشمان خۆش نییە. ئەوەی زۆری هەیە حاڵی لە هەمووی خراپترە. ئەوەی کەسابەتی باشە هەرە کڕوزێتەوە، ئەوەی کەسابەتی نییە هەرە کڕوزێتەوە، چونکە ڕێگای خوامان بەرداوە. حتا نەشگەڕێنەوە بەلای خوا دڵخۆش نابین بە دڵنیایەوە. بەداخەوە زۆربەی خەڵکی کاتێک کە پرسیاری دینی لێ ئەەکەی، وەڵڵاهی زۆربەی خەڵکی لە دینە شارەزایی نییە. توخوا ئێستا چەندێکتان ئەمڕۆ سوورەتی کافتان خوێناوە، توخوا چەندێکتان ناوی ئەو دە سەحابەتان لەبەرەکە مزگەنی بەهەشتیان پێدراوە، چەندێکتان ناوی ئەوانەتان لەبەرە؟ توخوا چەندێکتان 50 ئاەت و 50 حەدیسی بوخاری موسلیمتان لەبەرە؟ هەمووتان تەنیا حەدیسێکتان لەبەرە، من غەشەنا فەلەیسە مینە کردەوەشی پێ ناکەن. بەداخەوە دەربارەی دین وەڵام من هیچی لێ نازانم. ئەی بۆ ڕاوپارە بۆچی عیبت نییە؟ تەمەنت 50 ساڵە 70 ساڵە نەتوانی لە ساڵێکە ئاەت و حەدیسێ فێربی بە تەواوەتی. کاریگەری دین بەسەرمانەوە نییە، و بەداخەوە لە دینی شاکۆڵەوار و داما و نەزانین، شارەزامان لە دین نییە. وازان دین تەنیا بۆ منە بە تۆ ئێوە بڵێم ئەی خۆ ئەبێ ئێوەش لە دینە شارەزا بن. خۆ دینداری تەنها پەیوەندی بە منەوە نییە، پەیوەندی بە ئێوەشەوەیە. ئێوەشە بێ لە خوا بترسن وەک من، ئەبێ وەک من غەش نەکەن، وەک من خیانەت نەکەن، تەنیا لەسەر من حرام نییە. بۆیە بەداخەوە بگەڕێ ناو خەڵکیە، پرسیار بکە دەربارەی دین، بڵێ ناوی دە پێغەمبەرم پێ بڵێ سەلامی خوایان لەسەر بێ، بەخوا زۆربەی خەڵکی نایزانی، بەخوای گەورە نازانی. تخوا محەممەد صلی الله عليه وسلم کۆمەڵێک ناوی هەیە، تخوا غەیری ئەحمەد و محەممەد دەگەت چی ناوێکی پێغەمبەری خوا ئازانن صلی الله عليه وسلم؟ زۆربەی خەڵکی. بەداخەوە تەماشاکەی خەڵکی ئیش بە قورئان و حەدیث ناکە، ناوی سەحابە و پیاوچاکان نازانێ، بەڵام یاریزانەکانی لەبەرە. ئەگەر حاڵی ئێمە ئابەم جۆرە بێ، لە دینی خوا شارەزانین، لە دینی خوادا کۆڵەوارین، لە قورئانە کۆڵەوار و داماوین، لە حەدیثە بە هەمان شێوە، لە ژیانی خواناسانە بە هەمان شێوە، ئەگەر حاڵی ئێمە ئاوا بێ بەرامبەر بە دینەکەمان، ئەبێ چاوەڕێی خۆشی و شادی و بەختەوەری بکەین، یا چاوەڕێی خەم و خەفەت و کێشە و مەشاکل بکەین. ئەگەر حاڵمان ئاوا بێت، خوا دینێکی دابەزاندووە بۆ ئێمە، بەڵام ئێمە لێی شارەزانین. بەداخەوە وەڵڵاهی ئەگەر وا بکەین، خوای گەورە غەزەمان لێ دەکرێت. با لە دینەکەی خوا شارەزابی، گوێ لە دین گرەشێت نابی، عاقڵەبی. ئەوەی گوێ لە دین نەگری بەپێی قورئان و حەدیث خوا بەشێت و بیعقڵ ناوێت دەبات. دڵۆ ڕێبەڕێستان. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. لروجي قيامة أواني كلا دوزخ دان خواي قرد فرمي دلين أجر يما عاقل بوينايا وتيكشتو بوينايا بمان بيستايا إما نبوي نهلي دوزخ، بلان بهوي نفهمي نزاني خو ما نبوي نهلي دوزخ. دين شيتت ناكا قد النيابة حتى جول القرآن بقدي ذات عقل بي. يا ربي إخوة لقناه كان ما نخوش بي، لقناه هدايك وباكم مردو كان ما نخوش بي. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بداخل وكاتك درويت بازار ئافرەتی مسلمانان دەبینیت بێلەچک بە پانتۆڵەوە بە جلێکی ناشەرعیەوە بە جلێکی تەسک و تەنکەوە بە لەنجەولار دەڕوات لە بازاڕەکانیانە تەماشا دەکەی زۆرجا پیاوەکان و نێرەکانیشان لەگەڵایە دەڵێ جلێکی تەسک و تەنک لەبەر کە پانتۆڵێک لە پێ دەکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت لعنەتی خوا لەو ئافرەتە بێ خۆی ئەشوبهێنێ بە پیاو تۆ کە
خوشکی بەڕێزم پانتۆڵ لە بێدەکەی نەڵێ ئەمە هی ئافرەتانە ئەم تۆزە فەرقی هەیە. ئافرەت پانتۆڵ لە ئەسڵی پیاو بۆ نەکی ئافرەت. وەڵای هەر ئافرەتێ لە پێی بکە بە لعنەتی خوا دەکەوێت. من پێتان دەڵێم ئەوە قسەی ننکم نیە، حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لعنەتی خوا لەو ئافرەتە بێ خۆی شوبهێنێ بە پیاو، واتە جلوبەرگی پیاو لەبەر دەکات، لە حرەکە و جوڵەدا خۆی بە پیاو دەشوبهێنێ. بۆیە دەبینیت ئافرەتان جلەکانیان کە لە بازاڕا دەیبینن زیاتر نزیکە لە جلوبەرگی کافرەکان و ئافرەتە کافرەکان و نەک موسڵمانان و خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژنی سەحابەکان. نەخێر، دایک و نەنکی ئێمە ئاوا بوون بەم شێوەیە بوون. ئەوان دواکەوتوو بوون، نەخێر ئەوان پێشکەوتوو بوون. ئێستا لە ناو گۆڕدا ئەوانەی کە مردوونە ئینشاءالله پاداشتی ئەو داپۆشتین و خۆ داپۆشتنیان داوەتە، وەریان گرتووە ئینشاءالله پاداشتیان وەرگرتووە بە ئیزنی خوا، و تۆش لە ناو گۆڕەکەدا سزای ئەو سافرێت وەردەگری ئەگەر نەگەڕێتەوە بە لای خوا. ئەوان بە حیا و بە حورمەتەوە مردن، خوالیان خۆش بێ، نەنک و داپیرە و پێشووی ئێمە بردیانەوە بە پۆشتەیی مردن. ئەوان سەربەرزن بە ئیزنی خوا. ئەوە دواکەوتوینی دواکەوتو ئەو کەسەی لە دوای مردنی لاڵ بێ و نەتوانێت جوابی مەلایکە بدات و لەناو جەهەنەم و دۆزەخدا بێت. بۆیە بەداخەوە کاریگەری نوێژ ترسی خوا لە دڵی خەڵکانیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لە ئیسرا میعراجا گەشتم بە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ، بینیم کز بۆ کز لە ترسی خوا، وەکو حەسیرێکی ڕزاوی لێ هاتوو لە ترسی خوا. جبرائیل سلامی خوای لەسەر بێ. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ وەڵڵی هەندێک جار ترسی خوا وان لێکە نانواوم بێ ناخورێ. ئەی تۆ ئەوەندە لە خوا ناترسی خۆت پۆشتەکەیتەوە؟ دڵی تۆ لە دڵی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاکترە کە واجب لەسەر خۆیان داپۆشن؟ دڵی تۆی ئەفەنی پانتۆڵە پێ، تۆی سافیرە، دڵی تۆ پاکترە لەو کەسانەی کە خوا فەرزی کرد لەسەریان خۆیان داپۆشن کە خێزانی سەحابەکانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم؟ دڵی تۆ پاکترە؟ حەدت چییە؟ هیچ کەسێک حەدی نییە. کەواتە لە خوا بترسن، ئەڕۆنە هەر شوێنێک خوشکی بەڕێزم داپۆشراو بن، ئەڕۆیتە هەر شوێنێک، هەر بۆنەیەک، هەر شوێنێک، هەر بازارێک، هەر ماڵێک سافیرە مەبن، لە خوا بترسن، خۆتان بشوێنن بە ئافرەتی ئیماندار، چونکە خوا فەرزی کردووە لەسەرتان. بەڵام بەداخەوە لە بازارەکانە ئەو ئافرەتانە دەبینین بەداخەوە ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، بەڕاستی موسیبەتە کە دەبینی ئافرەتان بەو شێوەیە وازیان لە خۆشی و شادی دنیا و قیامەتی خۆیان هێناوە کە ڕێگای خوای بگریتە بەر. جا ئەگەر ئەمە حاڵی ئافرەتانی ئێمە بێ لە بازاڕەکان و ئاهەنگەکان و بۆنەکان و جەژنەکان و ماڵەکاندا، ئەبێ چاوەڕی دڵخۆشی بکەین، بەختەوەری بکەین، یا چاوەڕی خەم و خەفەت و کێشە و مەشاکل بکەین، بێگومان دڵنیا بە دڵخۆش نابین. بەداخەوە کەسانێک زۆربەی ئێمە حاڵی ئێمە چۆنە، بۆی ئێستا گشتمان خەمبارین، دڵخۆشمان کەمتیایە. زانی بۆچی؟ لەبەر ئەم خاڵانەی کە باسم کرد هەندێکی ئەم خاڵانش کە باسی دەکەم لە ماڵەوە یا لە ماڵی خەڵکی لە میوانی دائەنیشین بە بێدەنگی، بە دیار فلیمەوە، بە دیار دراماوە، نیو سەعات، 40 دقە، 2 سەعات بێدەنگ، مناڵێکیش بۆی نێ قسە بکە، تەواو فلیمە، درامای گوێ بگرن، جوان گوێ بگرن، جوان گوێگرێ. بەڵام ئامادە نییە، ئیبلیس ڕێگای پێ نادا یەک چارێکی گوێ لە وتار بگری. بەخوا وتارە چارێکێکە درێژە گوێ لێ ناگرن، 20 دقەیە، 5 دقەیە. ئەی بۆ فلیمەکە درێژ نییە؟ ئەی دراماکە بۆ درێژ نییە؟ لەخوا ناترسین ئێمە، ئەوە حاڵمان بێ چاوەڕێی چی دەکەین؟ بێتاقەت نابێ، بێزار نابێ، بزانم چی مامۆسایە وتارەکەی کوتەچم بۆ مزگەوتە نوێژەکەم جمعە. ئامادە نییە، ئیبلیس ڕێگای پێ نادا 20 دقە تەحمولی وتار ناکە. بەڵام باشە ئێمە ڕوبعێکی نیو ڕوبعی فلیمەکانمان پێ ناکرێ، نیو سەعات قسە بکەم کارەسات ڕۆدا. ئەی کاکە خۆ تۆ ئەم هەفتەیە 5-6 فلیم بەلایانی کەمەوە سەیری کرد، هەمووی لە نیو سەعات زیاتر بوو. یعنی دینەکە پێویستی بەوە نییە شارەزابیلی؟ وەڵا چون بەلای مامۆستا فڵان عەزیەتمان نادا زوو وتارەکە تەواوکە، عەزیەت کۆڵ و کێشاو چیت کردەوە عەزیەتە خۆی؟ چونکە ئەو شەیتانە عەزیەتدا دەرزیە کاتە گیانتە کردووەتەنی، عەزیەتت ئەداڵی گوێ لەو دین مەگرە، گوێ لە دین مەگرە. دینی بۆ چی؟ بەس گوێ لە فلیم گرە، با عاقڵبی، با شارەزابی، ماشەڵڵا چەندێ وریایە. بۆیە بەداخەوە
بێتاقەت نابین. ئێمە مامۆستایان پێم بۆمان نییە نیو سەعات قسە بکەین، بەڵام دراماکان بۆیان هەیە 10 ساعت 20 ساعت 50 ساعت لە کاتمان بگرن هەفتانە. وایە وان نییە؟ ترسی خوارە دڵمانە نییە. من بێمە ژوورە فلیمەکە گۆڕی ئەکەیتە قورئان، ئەمە منافقیە. لە خوا بترسین، تەقوای خوا بکەین. جا ئەگەر ئەمە حاڵی ئێمە بێ بۆ دراما و فلیمەکان بۆ فەیسبوکەکان کاتێ زۆرمان هەبێ، بەڵام بۆ گوێگرتن لە دین و قورئان بەخوا کاکە ئەو قورئانە نیو سەعاتە ناتوان گوێ لێ بگرن، ناتوانێت ڕاستەکە بەخوا ناتوانێت گوێ لێ بگرێت، چونکە ئەو جنەی کە لە گیانێتی عەزیێتێدا نایڵێ، بەس بۆ فلیمەکە مرتاحیەکات. چی لە فلیم فێر بوون؟ ئەگەر ئەمە حاڵی ئێمە بێ چاوەڕێی چی دەکەین؟ دڵخۆشی، خۆشبەختی، بەختەوەری، یا خەم و خەفەت و کێشە و مەشاکیل؟ ئەمە حاڵی ئێمە، ڕاستی یا درۆیە. چێتان لە فلیم بێزارە بن، بەڵام کێشتان نییە لە وتار بێزارە من کە درێژ کرێتەوە. ئەگەر ڕێبزان لە کوێ وتارەکە کوتە چون بۆ شوێنە، ئیتر حەقی نییە دین فێرە بێ، دین نابێت کێشەنێ گرنگەوەی کێ زوو تەواو بێ، کێ تەراویحەکەی زوو تەواو بێ ڕاکە بۆ لای ئەو کەسە. ئەوە حاڵی ئێمە بێ، بەخوا دڵخۆش نابین، بەخوا ڕۆژ بە ڕۆژ کێشەکانمان زیاترە بێت. بەداخەوە کاتێک کە دەڕۆیتە زانکۆکان، قوتابخانەکان، پەیمانگاکان، دەبینیت کاریگەری دین بەسەر مناڵەکانی ئێمەوە نییە. کچەکانمان پانتۆڵە پێن، کوڕەکانمان نوێژ ناکەن، کچەکانمان زۆربەیان نوێژ ناکەن. داواکارم لە هەموو مامۆسایەکی بەڕێز، بەڕێوەبەرەکان و غەیری بەڕێوەبەرەکان لە هەر شوێنێکن، لە قوتابخانەکان و پەیمانگاکان و زانکۆکان، ڕێگری لە مناڵەکانی ئێمە مەکەن کە نوێژ دەکەن. ڕێگریان لێ مەکەن کە داپۆشراون، دەیەوێت لە جیاتی پانتۆڵ تەنورێ لە پێ بکە، هیچ قانونێکت پێ نییە کە ڕێگری دەکەی، ئیلا قانونی شەیطان نەبێ، چونکە قانونت پێ نییە، هیچ بەڵگەیەکت پێ نییە، هیچ کتابێکت بۆ نەهاتووە مەنەعکرێ. وەکاتێک کتابیشە بێ ئێمە قبوڵی ناکەین کە بڵێن کچەکانتان ماسافیرە بێت. بەڵام با لە خوا بترسن. تەماشا دەکەی کاریگەری دین و ترسی خوا، نوێژ و ڕۆژ و عیبادەت و عومرەکان بەسەرمانەوە نییە. کاکەم لە عومرەیە، کچەکەشی لە مەکتەبە ئەفەنیە، پانتۆڵە پێ. لە حەجە بە هەمان شێوە، کاتێکە لە حەج دێتەوە کچەکەی بووکەکەی بە سافیری دێن پێشوازی لە باوکیان دەکەن. کاریگەری دین بەسەرمانەوە نییە. بەداخەوە با بە خۆمان دابچینەوە. کچەکان قوتابخانەکان و لە کولیەکانە خۆی بە غەریبەکە هەمووی ترسی خوا لە دڵیان نییە، جلوبەرگێکی ناشەرعی کە لە ئافرەتی کافرە بۆ ئێمە ماوەتەوە لە پێ. بەڵام کچەکانی من و تۆ غەریبن، بەڵام پێغەمبەری خوا فەرمێ فەطوبە للغوڕەبا، بەهەشت بۆ ئەو کەسانە بێ کە غەریبن. خوشکی بەڕێزم، کاتێک کە تۆ داپۆشراوی لە زانکۆکان و کولیەکان و معادەکان لە قوتابخانەکان، تۆ غەریبی لە ناویانە، مزگەنی بەهەشت لێ بێ، ئینشەڵڵا خوا دەتخاتە بەهەشت. خۆشبەختی و پێغەمبەری خوا فەرمێ ساسم بەهەشت بۆ کەسانە بێ کە لە ناو خەڵکیە غەریب و نامۆن بۆی دینداریەکەیانەوە. بۆیە کچەکانتان بەلایانی کەم و بە تەنورەیەکی شۆڕەوە بڕن بۆ قوتابخانەکان و کولیەکان، با فێری پانتۆڵ نەبن. وەڵڵا ڕۆژانە تاوانتان بۆ نووسرێ، وەڵڵا حرامە، بۆ ئافرەت پانتۆڵ حرامە، وەڵڵا تاوانێکی گەورەیە. خوای خۆت شاید بەڕایەگەێنم. جا ئەمە حاڵی ئێمە بێ، ئەمە حاڵی کچەکانمان بێ لە زانکۆ و قوتابخانە و پەیمانگاکان، ئەبێت چاوەڕێی خۆشی و شادی بکەین کە خوا بەسەرمانە بیڕژێنێ، یا خەم و خەفەت و کێشە مەشاکیل کە ئەمڕۆ زۆر بووە، هەر بێگومان ڕوون و ئاشکرایە کە چاوەڕێی دەکەین. بۆی لە کۆتاییدا دەڵێم با بە خۆمان دابچینەوە. ڕێگایەکی دوور و سەفەرێکی دوورمان لەبەرەکە قیامەت. پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین، خۆ ئامادەکردنیش بە گوناه و تاوان نابێ، چونکە شەرمەزارت دەکا لای خوا. بەوە دەبێ ئینسان ڕێگای خوا بگرێ، بگەڕێیتەوە بۆ لای خوا، نەگەڕێیتەوە هەر دەمریت. دڵنیاش بە هیچ کەسێک لەم دنیاە دەرناچێ و ڕۆحی دەرناچێ ئیلا یا مزگەنی بەهەشتی پێدرێ، یا مزگەنی دۆزەخی پێدرێ، یا مزگەنی ڕەزامەندی خوای پێدرێ، یا مزگەنی تووڕەیی خوای پێدرێ. جابا لەو کەسانە بین ئینشاءڵڵا بە دڵی خۆشەوەم دنیای بەجێ بهێڵین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات
والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو. يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريسي خواه جان أو مسلماناني ظلم عليك وتعداء عليك يا ربي خواه سريان بخي خواه جان هر كسي ظلم للمسلمانان دكات لخلقي مظلوم وبيتاوان دكا يا ربي خواه بقوري خود ناوي بري خواه جان طولان ليبكيتوا خواه جان. اللهم أعز الإسلام والمسلمين وأذل الشرك والمشركين ودمر أعداء الدين وانصر عبادك المؤمنين الموحدين اللهم آمين. خۆشەویستان ڕۆژی یەکشەمە